مژدەت لێ بێت. یەکەم مژدە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت خوای پەروەردگار مەلائیکەیەکی ڕاست بردۆ بە دیار قەبرەکەمەوە. هەر موسڵمانێک لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا یەک سەڵاواتێکم بۆ بنێرێت، ئەم مەلائیکەیە یوبەلیغونی پێم ئەڵێت ئێستا فڵان کەسی کوڕی فڵان کەس، فڵان کەسی کچی فڵان کەس صەلی عەلەیکە الئانە، ئێستا سەڵاواتی داوە لەسەر تۆ، یەکسەر ناوی تۆ ئەگاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لەو مژدەیە گەورەتر هەیە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بزانێت تۆ کەیت، خەڵکی کوێیت، لە چی شوێنێکەوە سەڵاواتی بۆ ئەنێریت. ئەم مەلائیکەیە خوای پەروەردگار تەرخانی کردووە تەنها و تەنها بۆ ئەو پەیامانەی کەوا، بۆ ئەو سەڵاواتانەی کەوا تۆ لە ماڵەکەی خۆتەوە، لە شوێنی ئیشەکەتەوە، لە هەر شوێنێکەوە ئەینێری، ئەو ئەیگەێنێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە یەکەم مژدە ناوی ئەو کەسانە، ناوی ئەو موسڵمانانە تۆمار کراوە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە سەڵاواتی